لە هەڵبژاردننی ئەمریکا خەڵک بە ئەرچی خۆی دەزانێت لە ماڵەکەی خۆیەوە بانگەشەی خۆی بۆ دوو پاڵێوراوی سەرۆکایەتی ترامپ یان بایدن بکات. لە نێو ناوەندەکانی دەنگدانی پێشوەختیش ئەو جیاوازیە لە نێو دەنگدەرانە دەبینرێت. لە ناوەندی دەنگدانی شاری هەرسنبەرگ لە ڤێرجینیا دەبێت دەنگی ئەو خەڵکە بۆ کام لایەن بێت. گەورەترین هۆکار بۆ دەنگدانم دادوەری کۆمەڵایەتیە. لەو باوەڕەدام بایدن کاری بۆ دەکات کە ترامپ هەرنەی کردووە. ئەوە هۆکاری سەرەکیە. من هەرگیز دیموکراتیش نەبووم. دەمەوێ بەشدار بم لە هێنانەدەی گۆڕانکاری لە وڵاتەکەمدا بە پێی ئەرک و توانای خۆم. دەنگم داوە بە بایدن و هێرێز بە هیوای ئەوەی ئەم وڵاتە بخەنە دۆخێکی باشترەوە لەوەی لە ئیستادا تێدایە. مام و باپیرم خزمەتی سەربازیان کردووە و هۆکارێکی شەبووە بۆ ئەوەی خزمەتیان کردووە. لەو باوەڕەدام کە تۆ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکابی ئەبێ کەسایەتێکی بەهێزت هەبێ. دەبێت تۆ کەسێکی باش بیت بۆ هەموو خەڵکی ئەمریکا. لەو باوەڕەدام بایدن ئەوە بکات. لە نێو کاردارەکاندا لە سەردەمی دانالد ترامپ هەست بە بوژانەوەی بازاڕەکان وەک ئەم کاردارە بڕیاری داوە دەنگ بە ترامپ بداتەوە. هەرچەندە دوای کۆرۆنا ڤایرۆس باری ئابووری تا ڕادێ بەرەو خراپی ڕۆشتووە و خەڵکێکی زۆریش کارەکانیان لەدەست داوە. لە بەرنامەیە دەنگ بە ترامپ بدەم. کابراکە اقتصادی ئەمریکای بەرز کردوتەوە، ئابووری ئەمریکای گەیاندۆتە ئاسێکی زۆر باش، بێکاری کەم بۆتەوە، ڕێژەی بێکاری زۆر کەم بۆتەوە لەوەتی ئەو سەرۆکی ئەمریکایە. لەوانەیە هەندێک کەس لە ڕوانگەی ترەوە سیرکایان لە ڕوانگەیەکی تۆزێک بچووکەوە سەیری ترامپ بکات، بەڵام کەسێکی لێ هاتووە کەسێکی بەتوانایە، کەسێکە بۆ گەلی ئەمریکا هەڵدەدات. هەرچەندە بە ملیۆنان خەڵک بەر لە دوا دیبەیتی نێوان ترامپ و بایدن دەنگیان داوە. هێشتا ئەو دیبەیتەش کاریگەری هەبووە کە لەسەر زۆر بواری پەیوەست بە کۆڤید-19 و ئابووری ئەمریکا و خزمەتگوزاری تەندروستی و کۆمەڵێ بواری تر قسەیان کردووە. لەسەر مەسەلەی کەسایەتی ئەو دوو کاندیدا لای ڕۆژان وەک کچە کوردێک ئەو خاڵەی بەلاوە سەرنجڕاکێش بووە. من گرنگی بە هەڵبژاردننی کەسایەتی دەدەم. سەرۆک ترامپ زیاتر کاردارە و بەڕای من هیچ توانایەکی تیان نابینم کە دووبارە ببێتەوە بە سەرۆک. لە 4 ساڵی ڕابردوو وای کرد کەسانێکی زۆر ڕقیان لە یەکتر بێتەوە. ڕەگەزپەرستی زۆر بووە، خەڵکێکی زۆر کوژراون، وایان کردووە خەڵک ڕقی لە پۆلیس بێت. کەسی باش و خراپیش لە هەموو شوێنێک هەیە، بەڵام لەو باوەڕەدام بایدن سەرۆکی داهاتوو دەبێ. بەڵام ستیڤ پێی وایە بایدن لە دیبەیتەکە خۆی لە پرسیار شاردوێتەوە. دەنگم بە دۆناڵد ترامپدا لەسەر بنچینەوەی کە سەرۆکێکی سەرکەوتوو بووە. بە تەواوی دژی جۆ بایدنم، سیاسیەکی گەندەڵە کە دیبەیتەکەم بینی هەر کات پرسیاری حرازیان لێ بکردایە زۆر شارەزایانە بابەتەکەی دەگۆڕی و وەڵامی پرسیارەکەی نەدایەوە. لە کێبرچەی نێوان دانالد ترامپ و جۆ بایدن کۆمەڵێ بابەت بووەتە دەزمایە سەرنجڕاکێشانی دەنگدەر. ئیتر جێبەجێکردنی پەیمانەکانیش بۆ 4 ساڵی ئایندا سەنجی مەحەکە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شاری هارسنبەرگ لە ویلایەتی ڤێرجینیا.